لەناو کۆمەڵگای ئیسلامیە وەکو فەڕیزەیەک چاوی لێ ناکرێ بەداخەوە و ئەمەش گرفتێکی گەورەی بۆ جیلی تازە و تازە پێگەیشت دروست کردووە کابرا تەواشای منەکە ئەڵێ وەڵاهی ئەگەر دین ئەمەیە وەڵا کە من دینم گەرەک نییە ڕیش بە سنەتی نازانم و نایهێڵمەوە نوێژ هەر ناخوێنم نەسڵی ئەمڕۆواڵێ ئەڵێ ئەم پیاوانی دینە تنوتێژی زیاتر نەبێ هیچیان تیا نابین کابرا هەیە نوێژی نافەوتێ بەڵام من ئەزانم لەگەڵ ژن و مناڵەکەی چۆن ئەجۆڵێتەوە کەواتە دینم ناوێت ئەمڕۆ ڕەوشت وەکو فەریزەیەک سیر نەکراوە وامان زانیوە زۆرمان پێ سەختە ئێمەی ئەهلی دین کە نوێژێکمان بفەوتێ زۆر باشە زۆر باشە کە لەسەر نوێژ سوورین بەڵام هیچ گرنگ نادەین لەگەڵ ژن و مناڵەکەمانە ڕەفتارمان چۆن بێت هیچ بۆمان گرنگ نییە لەگەڵ ڕەفیقەکەمانە ڕەفتارمان چۆن بێت هیچ بۆمان گرنگ نییە عەداڵەت و ڕەفتار و ڕەوشتی ناوبازارمان چۆن بێت کار و کاسبیمان چۆن بێت نەخێر برا بەڕێزەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوو حەدیثە زۆر عەجایب بەحسی ڕەوشت ئەکات یەکێکیان ئەفەرمێ تەوسیفی فردەوسەکات فردەوس باڵاترین پلەی بەهەشتە ئەفەرمێ ئەزانن خەڵکی بەهەشت چۆن تەواشای ئەهلی فردەوسەکەن عەرزیەکەن نەخێر قوربان چۆن تەواشایەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ چۆن ئێوە تەواشای ئەستێرەکان ئەکەن ئەستێرەکانی ئاسمان خەڵکی ئەهلی بەهەشتیش ئاوا سەیری ئەهلی فردەوسەکەن زۆر عەجیبە زۆر بەرزە فەرمی قوربانەوە پلە و پایە هی کێیە هی مجاهدەکانە هی ئەولیایە هی کێیە ئەفەرمی لئەحاسینیکم ئەخلاقا بۆ ئەوانەیە کە لە هەموو کەسێ ڕەوشتیان بەرزترە